من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوي پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. ئەڵقەی ئەم جارەی بەخشین جیاواز لە هەم ئەڵقەکانی تری. 15 ڕۆژ بەر لە ئیستا بوومە لەرزەیەک ڕووی لە هەرێمی کوردستان و دەوروبەری کرد. چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانی تووشی زەرەری مادی گیانی کردەوە. ئێمە لە بەخشین ئەمەوێت لە ئەڵقەی ئەم جارەدا لە کەمپینێک ڕای بگەین کە لە ڕگەی ئێوەی ئازیز و خۆشەویست و دەستگیرۆی هەژاران و نەداران بتوانین چەند خانوویەک بەهۆی ئەم کارە ساتەی بوومە لەرزەوە هەڵسێنەوە سەر پێ و هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ببنە فریادڕاست بۆ ئەوان. ئەمانەوێت لە ئەڵقەی ئەم جارەدا تشی بخەینە سەر ئەم خانووەکە چۆن ئاوا یەکسان بە لەگەڵ زەویدا و ئێوەی خێرخواز و بەخشندە و تەواوی خێرخوازان لە سەرجەم شار و شارشکەکانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێم چۆن ئەتوانین بە هەمومان ببینە فریاد ڕەس و نێرین لەوە زیاتر بەم چەشنە خانەوادەکانیان سەرگەردان بن. لەگەڵمانە بن. کوا بەهارمان چرۆ ئەکات چوار وەرزی ساڵ هەر پاییزە لە نیشتیمانی ئێمەدا پێکەنین تۆراوە و زیزە بەخشندەکان لە دەمەی ناڕەحەتیدا تاقێ بنەوە کات شەوی درێژی پاییز شوێن ماڵی گەرمی کوردەواری دروست کاتی شەوچەرە و کۆبوونەوەی خێزانەکان باس و خواسی خێزانە ئاوەدانەکانی کوردەواری گەرمەی بوو شەو ساردی کردبوو لە ناکاو زەمین لەرزی لەرزەیەک دڵەکانی پاسان ماڵی گەرم و گوڕ بووە قەستی سەر و دیمەنێک وەک قیامەت هەر کەسە و نەفسی خۆی ڕاکەن ڕاکەن دەڕاکەن قەوما هەندێک لە ماڵەکان ڕمیان و هەندێکی تریان لە لێواری ڕمانان شەقامەکانی شار بوونە ماڵ و ماڵیش بووە ئەغیار جارێکتر گۆڕستان ئاوەدان بووەوە قوربانیان هەندێکیان بەرەو گۆڕستان و زۆرێکیان بەرەو نەخۆشخانە نیمچە خاپوورەکان بران مامتەهاش بەدەم حەمد و سەنا و شکوری خواوە کە مناڵەکانی سەلامەتن ئیتر دنیا با بڕوە ئەم بینایی منە کە ئاوا هاتووە کە هاوردی بەسەرمانە خوای گەورە ئەمە ئیرادی ڕەب العالەمینە هاوردی بەسەرمانە و خوا جارێکی تر نێریتی بەسەرمانە ئینشاءڵڵا خوای گیان من ئەمە حاڵە بیناکە و حاڵی وەزئی خۆم ئاوا دەگەڕمە وەکو چیرۆکێ بۆ برادەرانی بۆ دۆستانی خۆبەخشین بەخێرەتیانەکەم من وەختێ بوومە لەرزەی یەکەم هات لەرزەیەکی کەم بوو لەناو مارکێتەکە دانیشتوم کە لەناو مارکێتەکە دانیشتوم لەرزە جوڵا بوتم خوایە گیان هەرچیم بووتوە و هەروە زۆیش بووتومە و ئیسەژار هەڵێمەوە هەر ئەوەیە خوایە گیان لەرزەن ئەم گەورەی نەکەی لەسەرمان خوایە گیان بەخوا لەرزەیەکی بچوو کە بانی کاکەمالم کرد برادەرم و ئاوا هات وتم کاکەمال وەرە بەخوا بوو لەرزەیە بوو مە ڕۆژار بە دانیشتن تۆزە دەمە تاقەتم نییە ئەوش حال لای منە دانیشت باسی بوو لەرزەکەمانە کرد ئیرادی ئەو ڕەب العالەمین یا چارێکێک بوو یا بیزدەخە بوو بەخوا زیاتر کەمتر لەوە ئیتر نازانم بالزەبط لە نۆ چارەك نۆ ئەو ناوە ئیت بالزەبط نازانم چ کاتێک بوو ئەم لەرزە گەورەی بەخۆتە هەخوا هاوردی بەسەرمانە لەرزە نەبوو قیامەت بوو خەسم بە ڕەب العالەمین ئەو بینا وەکو ئەسوڕا و هات و ئەڕۆیش وەکو میزەڵان بەدەستی ئەم بوومە لەرزەوە تۆز یعنی شەوقێکی زۆر ڕۆشن نەبوو تاریک بوو زۆر یعنی وەکو چۆن بێژی گێژەڵەکەی هاوردی ئەم بینا ترێقەی هات ئەس ترێقەی هات بە حەد چوار دەورە من هیچ دەسڵاتێکم نەبوو لە کاتا کە لەرزەکە هات بەقوت من کاکەمان ڕاکە بیناکە و ئەسبابی دوکانە و شوشەکان هەمووی دەستێکی بە قەرچەقرت و ناڕەحەتی لە حیوەتە ڕامان کردەوە ئەیتە منیش هیچ دەسڵاتێکم نەبوو پێش ئەوەی بڵێم ئەم بوومە لەرزە بچکۆلەکە مناڵەکان هاتن دەرەوە بەهانگم کردن وتم وەرنە دەرەوە بەخای خوا بوومە لەرزەیە
و دوای قەرێکیش ئەم بوومەلەزە بەخۆتەها ڕامان کردە دەرەوە لەگەڵ کاکەمەلا کاکەمەل من لە ناو بیناکە ناو مارکێتەکە بووین ئەوانش لە ناو بیناکە سەجن بوون حەسر بوون دەسڵاتیان نەما ئەسیر بوون کاکەما ڕۆیشت و مژ ئاوا لێمدا ڕۆیشتم بۆ ئابێ سەیری بینا و ماڵێ و سەیری قیامەتی خوام کرد قیامەت و بەخوا دەسەڵاتم نەبوو مناڵەکانم سەلوی بوون لەنا ئەو بینا قەسەم بەخوا توانام نەبوو 1 مەتر بێمە پێشوە نێڵە نەمەزانێت چۆن بێم هاوارمە کرد خوای گەورە فریامان کەوە خوای گەورە مناڵەکان خوای گەورە ئەم کاراساتە خوایان دەسڵاتمان نیە خوایان هاوار مناڵەکان مناڵ حەسر بوو دەسڵاتی نەما لە ناکاو گێژاوی سەقف و بینا دای لە عەرز قەسەم بەخوا هاوارم لێ هەڵسا بە هیچ بەشینێک و ناڕەحەتی و دڵم ئیترەوە لازم ژەڵدە چۆن لێ نەدام بەخوا قەسەم بەخوا هاوارم کرد گەڕام مناڵ ئەملاولا هیچم دەست نەکەوت تەماشاکەم مناڵاتونە دەوێت تاریکە بەخۆ چاوم نەیبیناوە کارەبا بڕاوە ئەو کارەساتە هەیە بە چاو ئەو ئایلەی خۆم نەبیناوە مناڵی خۆم نەبیناوە بانگ هاوارمە کرد ئەو بانگی منی کرد ئامین بانگی منی کرد وتی تەهاوتم ئامین ئەوت مای وتی ئەرەوەڵا مەهێلین وتی وەڵا مەهێلینا وتی محەممەد وتی ئەوتە لە بەردەمە سرم بەرز کردەوە دەم سواز بۆ تۆ خوایگیان جارێکی تر ناسایی ناکەم بەخوا گردنیشم ئازا کردو خۆ حافیزیشم لێ کرد کە وەختی سەقفەکە کەو بە مریانە بەخوا خۆ حافیزیم لێ کرد کوڕ نەبوو بڕابێژە من هەم کوڕ نەبوو بێژە من جەرگی خۆمە و لە ناو سەقفایەوە ئەکەیەوە دەری کەم خوای گردونی عەزەوە جەل ماشەڵڵا لە تۆ خوایگیان هەر خۆ باکی خۆ تاکو تەنیای وەڵی ئەوە وەزعەکەی ئێمە بوو ئەمشا ئاواتانێ سیارێ خەڵکی واتیا ماڵی خۆمە لە ماڵی خەزورم وەکو سەربارێک ماڵێن ئاوات بەسنی ئەوانش هەیە حەمد و سەنا بۆ خۆ ئەوانش ماوەکە ئێمەتی ئاشی وەسپاسی خوا قەت تەواو ناکەم ئەم پیاوە هیچی نەما هەر هیچ ئەوەی بۆی دەرچوو خانەوادەکەیەتی بە پۆشاکی بەریان خوایە سوپاس بۆ تۆ مناڵەکانی منت پێدامەوە من لە 97 هاتمەتە ئێرانی تقریبا لە 97 سندم ئەم بینا ئیتر بینایەکی حەوشەکانی وشکە کەڵک بوو دەرگای تەنەکەی پێوە بوو خۆشیان لەوانەیە خۆشیان لە ساحە ماڵەکان نزیکن کە سوکاری خۆ من واللهی وەسام کردووە خوای زانێ پارەکەی لێ نەسەندم دیوارەکەی بۆ کردووە یە حەوشەکەی بۆکردم پارەی نەسەندم یارمەتی داوم هاوماڵ مەمنونی ئەو کەسانم کە یارمەتیان داوم لە بیدایەتی کرێکاری و لە بیدایەتی ژیانی حەوشەم وە تاکو ئەم دەقە والله زۆر مەمنونی مووقیفی ئەو خەڵکو و دۆست و ئەربابم هەروەها چۆن ئاوا یارمەتیان والله زۆر هەیە یارمەتی داوم ئەمجاریش هەموو ژیانێک و هەموو ژیانێکی من و ماڵم و ژەوانی ماڵی من ئەو بینا بوو والله معیشێتی من بۆتام لە دایرە مارکێتێکم بۆ مارکێتەکە خەسار بوو ڕۆیشت خوا حافیزی بێ و معاشێکی 350,000 هەیە 376,000 هەیە و هەموویوە 6 سەر مناڵی ئایا بژەوەی وە 376,000 نار مناڵ ئەڕواتە ڕێەوە بینای چاکەکرێت و نەبەخوا ناکری وەسواسی هەموو لایەکەکەم لە دۆست و ئەرباب پێشەکی کەناڵی بەخشین کە ماندوو بووە هاتێ بەسەر مناو یارمەتی منەدا خواتان لێ ڕازی بێ ئینشەڵڵا زۆر سپاسی ماندوو بوونتانەکەم سپاسانەکەم خوا ئەنسارتان هەر زیاوکە ماندووبوونتان قەت ناڕەحەت نەبێ ئینشەڵڵا هەر سەربەز بن و ئەوانەشی گویان لە دەی منە خوا کاراسانی بکات بۆ هەموو لایەک ناڕەحەتی و مشاکل لە هەموو لایە دوورخاتەوە ئەوەی یارمەتی منیدا ئەوەی خەمی منی خواردەوە خوا پاداشیان بدەم من ناتوانم پاداشی و قەومە بدەم. زۆر بە خێراتنی بەرنامەی بەخشینەکەم و هاتنەتە دەمان و دەستخۆشییان لێ ئەەکەم
ئێمە کاتێکم بوومە لەرزە بووە یەکەم بوومە لەرزەی مێردەکەم باین کردن بینە دەرۆ هاتنە دەرەکەمی سێرمان کردە و هیچ شتێ نەبووە چوینەتە ژوورۆ من خۆم نەخۆشم کەوتوم دوو بەتانی پێوە بوو بوومە لەرزەکە هاتووە کەنجکەم باین کردم دایە هەڵسیان بوومە لەرزە بوو هەر خۆم و کەنجکەم و کوڕەکەم هاتنە مەدخەلەکەەوە بینە دەرۆ مەدخەلەکەمان لێ گیریاوە لەو کاتەیە لە مەدخەلەکە بووین ژوورە نووسنەکانمان هەمووی لە دواوە بە یەک جاڕوخیا خۆ ئەزانێ وەمانەزانێت تۆپەنیان کە ماڵمانە ئەمەە نرکەی ناخۆش بوو ئێمە هەر لە مەدخەلەکە بووین مەدخەلەکەمان بۆ کریاتە خۆی گەورە یارمەتی داوین یەکەم قادرمە پێمان دانەوەن هاتینەتە خوارەوە کەوتینەتە ئەم بان قادرمەکە پێچێکی هاتیە لەوە کەوتین ئەم جسرەی کەوتێتە خوارەوە کەوتێتە ملمانە دووبارە هەستیانە تۆ بینە خوارە یەکەم قادرمە ژووری میوان و مدبەقوینەکەمان هەمووی ڕوخیاوە ڕێک هەڵیدان کەوتنێتە بان ئەم جادە لێراوە مقابلەمانەکە کوڕەکەم بێهۆش کەوتووە خۆم لەو کاتەیە هۆشم بە خۆمە هیچ کاتە بێهۆش نەکەوتم هێتر من لەو کاتەیە بوریامە تۆ هۆشم وە خۆمەوە ئەو کاتی ئەم ماڵانە دەراوسەکانمان یارمەتیان دان و ئاوان کردە سەر و چاومانەوە بردوونیان بۆ خستەخان لەو کاتەی لە زرپەی ئەو خانە لەو مەدخەلا بووین ئێمە هەر خۆی گەورە یارمەتی داوین نەپڕوقیان نەمردوون ئەوە نە زرپەکەی زۆر ناخۆش بوو لەو کاتا کارەبا بڕیاوە زرپەی ئەم خانیەمە و زۆر ناڕەحەت و کارەساتێکی زۆر ناخۆش بوو هاتۆ بەسەرمان ئیتر ئێمە هیچ شتێکمان لە ماڵ و حاڵە بۆ دەرنەچووە هەمووی بووەتە ژێرۆ بەخوا زۆر بە نەبوونی و کریەکاری و دامایی ئەم مێردەم ئەم خانووی ناوەتە یەک بەخوا ئیسش هەر قەرزاری ئەم خانووی هێشتا قەرزاریمان تەواو نەبوو هیچ شتێکمان دەرنەکردووە هەمووی ها لە ژێرخانەکە ئێمە لە ماڵ باوەکمە ئەژین هێشتاکە هیچ کەسێکیش هاوکاری نەکردین یارمەتی نەداوی هەمووی هاتووی مقابلیان کردین و هیچ شتێکیان بۆ نەکردین تا ئیس داوا ئەەکەم لە خێرخوازان لەوەی کۆمپانیەکان لەوانەی دەستیان ئەڕوا هاوکاری ئێوە بکەن و ئێوەش هاوکاری ئێمە و بسڵمانان بکەن و خانەکەمان بۆ بکەن و بگەڕێنەوە ناوی زۆر بەخێر بێن بۆ شاری دەربەنی خان ئەڵبەتە دوای کارەساتە دڵتەزیێنەکەی دوای بوومە لەرزەکەی شاری دەربەنی خان ئێمە تووشی کارەسات بووین زیانی مرۆیی و هەم ماڵیشمان لێکەوت وە ژمارەیەکی زۆر چوار هاوڵاتیمان گیانیان سپارد و هەروەها 6 خانومان بە تەواوی لەگەڵ زەویا یەکسان بوو وە زیاتر لە 360 خانومان ئێستا بە شێوەیەک زەرەر و زیانی پێگەشتەوە کە چاکردنەوەی ئەستەمە ئەمانە بەڕاستی شۆکێکی گەورە بوو بۆ خەڵکی شار هەمووکو لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بەڵام بە خۆشحاڵیەوەی کە لەو ڕێکخراوانەی کە بە هانامانەوە هاتن و دوای بوومە لەرزەکە ئامادەی خۆیان پیشاندا دەستگای بەخشین بوو کە دای لە دەرگای ئێمە و ئامادەی خۆی پیشاندا کە دوو خانووی هاوڵاتیان لەسەر مەسرف و ئەرکی خۆی چاپ کاتەوە بووان ئێمە لێرەوە سوپاسیانەکەین و ئەوە جێگەی پێزانین و دەستخۆشیە ئێمە هەموو کاتێوە تومانە ڕاستە خەڵکی دەربەنی خان لێ قەما و شارێکی کارەسات بارەوە هەروها گوندەکانی چوار دەور و بەریشمانەوە تا قەزاکە بە هەمووی نزیک بوو لە سنتەری بوومە لەرزەکەەوە بەڵام خەڵکی دەربەنی خان لەم بارودۆخانە برسی بوو نەتینی بوو بەڵکو ماڵی لێ تێکچوو بوو لەبەر ئەوە داوامانە کرد هەر کەسێک گێت خواردن ئێنێ ئێمە بەڕێزەوە خەڵکێکی زۆر هەیە کە پێویستی بە خواردنە بەڵام لەوە زیاتر پێویستی بە شوێنێکە کە تیا بحاوێتەوە پێویستی بە خێمەیەکە پێویستی بە ماڵێکە کە تیا بە ئاسوودەی سەر بنێتەوە داوامانەکردن لە باتی ئەو یارمەتیانە بێن چەند خانوویەک چاککەنەوە چەند خانوویەک دروستکەنەوە بەڵام بە خۆشحاڵیەوە دەستگای بەخشید کە ئەو هەنگاوینا ئێمە سپاسیانەکەینکەوە بەڵێنی داوە و هاتۆتە پێشەوە و ئێستا لە مەیدان نین لە تەنیشتێکی لەو خانوانەی کە ڕووخاوە کە بڕیاری داوە کە دروستی کاتەوە لەگەڵ خانووی هاوڵاتێکی تردا ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی هەنگاوێکی گەورەیە بۆ ئێمە و ئاسوودەیەکیش ئەبەخشێ بە خەڵکی شار کە تا ئێستا خەڵکانێکی خێرخواز خەڵکانێک هەن کە بەتەنگ خەمی هاوڵاتیانەوەیەن هەتا ئێستا دەستگای بەخشینێکم دەستگا بووە دووهەم کەسیش خاوەن کۆمپانیایەکە کە بەڵێنی داوە کە ئەوش خانوو دروستکاتەوە بەڵام تا ئێستا ئەوەی لە واقعات بێتە مەیدانەوە بەڕێستانن لێرەشەوە بە فرسەتی ئەزانین کە داوا بکەین لە هەموو ئەو کەسانی کەوا سەرمایەدارن کە دەستڕۆشتون
بێن لێرە کاری خێرخوازی خۆیان بکەن کاری خزمەتگوزاری خۆیان بکەن بۆ هاوڵاتیان هەریەکە و چەند خانوویە کە چاک کاتەوە یا خانوویەک دوو خانوو دروست کات ئەوە خۆی لە خۆیان بەڕاستی شتێکە کە ئەمێنێتەوە بۆ خۆی وەجێدەستی دیار ئەبێت و ئێمە سپاسی ئەەکەین و پێ ئێزانین و ئێمە دووبارە سپاسان ئەەکەین کە ئەم هەنگاوەتان ناوە هیوادارین کە ئێوە سەردەقی ئەم هەنگاوەتان بێتە هۆی ئەوەی کە خەڵکانی تریش بێتە پێشەوە و ئەم سەردەقە بشکێن و هاوکاری ئێوە بن لەم پرۆسەیە و بتوانین بە هەمومانەوە ئەو زەرەرەی کە لە هاوڵاتیان ئەم شارەکەوتوە قەرەوی بکەینەوە. ئێوە هەنگاوێکتان ناوە و بیرێکی جوان بووە بەڕاستی هەنگاوی یەکەم بۆ ئێوە و ئێستش بەکردار هاتوونەتەوە تانەیە لە زووترین کاتە ئەم پرۆسەیە دەست پێ بکەن واتە دار و پەردوێم خانۆ لا ببرێت و ئێوە ببن بە یەکەم نمونە. ئێمە سپاسانەکەین دووبارەوە هیوای سەرکەوتنتان بۆ خواستین و کارەکەتان جێگای ڕێز و پێزانین دەستخۆشیە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55. زۆر سپاسان دەکەم داوا لە دەستگای بەخشین دەکەم کەوا هاوکاری ئەم کاکتەها بگەن کەوا دراوسێمە ساڵانێکی زۆرە دراوسێ من دیوارێکم لەگەڵ مامتەها هەیە بینە زۆر نەبوونە زۆر دەستکورتە داوام لە حکوومەت هەیە هیچ هاوکاری ئەم کەسیان نەکردووە داوە دەستگای بەخشین هەیە هاوکاری ئەم ماڵە بکە ئەو 15 ڕۆژەم قەدەرە ڕوویدا بەسەر شای دەربەنیخانە شای دەربەنیخان زۆر ماندووە بەدەست ئەم حکوومەتەوە کەوا هیچ هاوکارێکی ناکە هەتا ئێستا حکوومەت هاوکارێکی ئەم شاری نەکردووە بەتایبەتی ئەم پیاوە زۆر نەبوونە پارێکی زۆر قەرزدار لەسەر ئەم خانووە شەوێ پێش ئەوەی کەوا بێتە ئەم بۆ مەلەرزە ڕوودات بای 224,000 فەرشی هێناوە بە قەرز هیتری هێناوە بە قەرز زۆر دەستکورتە معاشەی 300,000 حرەسە لە محەتەی کەمبی خوار یعنی داوام لە ئێوەی بەڕێز هەیە لە خێرخوازانی بەڕێز هەیە هاوکاری ئەم پیاوە بکەن ئەم پیاوە زۆر نەدارە تاکە هاوڵاتی لە دەربەنیخانە پارەی ئەوەی نییە شۆفلێک بێنێ ئەم مەوادە لابە یعنی بەڕاستی پارەی نییە ئەوتە چاڕەیەکێک بێن شۆفلێک بێنێ گڵابێ بێنێ ئەم مەوادەی بۆ لابە 15 ڕۆژی ڕێکە ئەم قەدەرە ڕوویداوە بەسەر شای دەربەنیخانە ڕۆژانەیەک لەبانی خانەوەی دانیشێ سەیرەکەوەیەکێک نییە دەستی بگرێ و شۆفلێکی بۆ بێنێ هاوکاری بکە هەر هەموو ماڵ و کەلوپەلەکەی لەنا ئەو خانوایە تەنانەت ناتوانێت جلوبەرگەکەیشی دەرکا ئەنواع غەرازی تایە شۆفلێک نییە هاوکاری ئەم پیاوە بکە داوامە لە حکوومەت کردووە زۆر 15 ڕۆژە هیچی نەکردووە هەمووی وعدەدا و ئەڕوا داوام لە ئێوەی بەڕێز هەیە لە خێرخوازانی بەڕێز هەیە هاوکاری ئەم پیاوە بکەن ئەم پیاوە بە تایبەتی زۆر نەدارە لە دەربەنیخانە من خۆم ئەزانم چەندە قەرزارە دراوسی منە زۆر نەدارە وڵای ئێستا لە ماڵی خەزوورێتی بەخۆی جلوبەرگەکانیەوە ئەوەی من شارەزایم لێ بێ مامتەها بە کرێکاری بە زەحمەتی شەو ڕۆژی ناتە بانێک هەتا ئەمەی ناتە پێکەوە خی گەورەش ئەم خانەی شڕوخان بەسەرە ماڵناڵەکە شتیا بوو هەر خی گەورە ماڵناڵەکەی لە خانەکە دەرکردووە وەڵامە داوامان ئەوەیە دەستگای خێرخواز هەر لایەنێک بێ ئەم خانەی بۆ ڕاستکەنەوە بۆی چاکەنەوە ئێمە داوامان ئەوەی و دەستخۆشتان لەکەن ئێرە دەربەندیخانە پارە ساتەکە قورسە ئەوەی خەمیان ئەڕەوێنێ و ناڕەحەتیان لەبیر ئەباتەوە پاش خوا دەستی پڕمیهری ئێوەیە وەرن وەک هەمیشە بە هاوڕێیەتی بەخشین ساباتی ئومێد بین کەمپینی بەخشین دووبارە بنیاننانەوەی ئومێد و بەختەوەری و ماڵ و حاڵە بەشدار بن با وەک هەمیشە ڕێ نەدەین لێ قەوما و هەژاران فرمێسک چاویان تەڕکات کەمپینی بەخشین باوەشێکی گەرمە لە سەرما و بێنازی ژیان ئەگەرچی کاکتەها و خانەوادەکەی لێرە ڕزگاریان بوو بەڵام خەرمانی چەندین ساڵیان لەدەستدا و چەندین ساڵە کار و کەسابەت دەکات و لە ڕێگەی خزم و دەستانیەوە کاتوانی ئەم بینایە بەرزکاتەوە بەڵام تەنها لە چەند خولەکێکدا بۆی ئەم کارە ساتەی بەسەر هەرێمی کوردستان و دانیشتوانی ئەم ناوچەیە هات بەم شێوازە خاپور بوو دەستگای بەخشین ئەوێت لە ڕێگەی هاوکاری و کۆمەچی و دەستگۆرەکانی ئێوە بە هەموومان بتوانین ئەو خەڵکەی کەوا بەم چەشنە لێ قەوماوە لە ڕێگای دەستگای بەخشین و بە هەر ڕێگایەکی ترەوە بتوانین کۆمەکیان بکەین و ئەم دار و پەردویان بۆ لابین و مەوایەکیان بۆ دروستکەین و لەوە زیاتر
هەر ڕۆژە لە ماڵێک نەبن و چاوەڕێ بکەن ئاخۆکەی ئەم برینە بۆ ساڕێژە بێت و تۆزێک سوکنایی دڵیان دێت هەر کەسێک ئەوێت هاوکارمان بێ هەر کۆمپانیایەک هەر دەستگایەک حکومەتە هەر شوێنێک ئێمە لە خزمەتیین بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات لەم خانۆ دەست پێ بکەین و دواتر خانوەکانی تر هەڵسێنینەوە و ئەو ناڕەحەتەی کە تووشیان بووە بەشێک بەیان سوب بکەین و ئازار و منێتەکانیان کەم بکەینەوە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و تەواوی خێرخوازانی لە تەواوی شار و شارشکەکانی هەرێمی کوردستان بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 وەگلای زۆربەتان ڕوون و ئەشکرایە کەەوە دەستگای بەخشین خزمەتی هەژاران و نەداران دەکا هەر جارۆ بە شێوازێک یەکێکش لەو خزمەتانەی بەخشین لە ڕێگەی هاوکاری و کۆمەچی و دەستگۆرەکانی ئێوە بریتە لە راپۆرتی هاوکاری بۆ ئەو کەسانەیەکەوە خاوەن پێداویستی تایبەتن کورسی شەحنیان پێویستە یاخود پارێکی کەمیان پێویستە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان یاخود بۆ دروستکردنی خان و یاخود بۆ نەخۆشی بۆی ئێمە لە بەخشینەوە لە راپۆرتی هاوکاری لاڵقی ئەم جارەماندا چەند شوێنێکمان بەسەر کردەوە هەم بە هاوکاری مادی هەم پێدانی کورسی شەحن ئومێد دەکەین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بەردەوام بێ بۆ ئەوی بەخشینیش بەردەوام بێت. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سوپاسیان برا بە ڕێزانەکەم بەڕاستی لەوانەیە زۆر کەسیشم بناسیێ هاوسەرم نەخۆشە مناڵێکی نەخۆشم هەیە قەرزارین بەڕاستی بۆ هەم زروفەوە ناخۆشی زۆرمان هەیە ماگانەی بە مەسەردانی دکتۆر لە پاییزیەوە ئەیتر گرفت و نەخۆشیمان زۆرە کرێکیشم من سوپاسی هەموو لایەگەکەم هاوکاری بکەن قەرزەکە هەر بۆ نەخۆشی و هەر بۆ پێداویستی و ئەو شتانە ئەنا هیچ شتێکمان نییە ئەم مناڵە لە پاییزیەوە بڵین شتی علاماتی لێ دەرکەوتووە ڕۆژانە تووشی گەشکا بێت چەند جارێگەر ببینی هەموو گیانیان لەرزێت هەر ڕاستی ئەوەی شەبڵین لە پاییزەوە زیاتر ناڕەحەت بووم بەدەستیەوە دکتۆری شەیە کە زوو زۆر بمەلای تۆرەکەی خۆی ماگانە لەوانەیە بڵێم لە ماوەی کات چەند جارێگەی بم بۆ حاڵەتەی نەخۆشی هەیە و خانەی لە مێشکی وشکە و پشتوشتیشی بەم شێوەیە عملیات وشتی بووە کرێ لە دەرەوە بەزێمە دەسەڵاتمان نیە ڕاستی هیچیان و گوزەرانمان قەرزار نەبووینایە زۆر باش بووین لەخوا بە زیابیانی شکر بووین بەس ئەو قەرزارێکە ناڕەحەتی بووین کە خەڵداوای پارەکەم لێکە ناتوانم بیەمەوە دادێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕ 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێستان هێناوە داواکارین لەخوای پەروەردگار ناخۆشی نامەتەکانتان بۆ کەم کاتەوە و بۆ بڕە هاوکاری بەشێک لە منێتەکانتان کەم سوپاسی جەنابتانەکەم و یاخوا بەخێر بێن و سوپاس بۆ هەموو برایەکی مسلمان و بۆ هەموو خێرخوازیەک و خوای گەورە دنیا و قیامەت پاداشیان باتەوە خوا بارە قورسش لەسەرشانی ئێمە لا بەڕاستی هەم نەخۆشەکان هەم قەرزاری و من سوپاسی هەموو لایەکتانەکەم و خوا خێر و خێرەومەندان ئاواکە و خوا زیاتر ڕزقیان با و بەڕاستی زیاتر توانیان بێ و هاوکاری نەخۆش و قەرزار و ئەوەی نەبووە ئەوەی حاڵتێکی بەسەرایە لە نەبوونی و ئەوەی قەرزارێکی ناخۆشی بەسەرایە گەتە تەنگانە و هەر کەس لە تەنگانە ڕزگارکەی خوا ڕزگارێکە لە دنیا و قیامەت و من سوپاسی هەموو مسڵمانێک و هەموو بە کەرامەتێکەکەم بەڕاستی حەزم نەکە یعنی وەزەم ئاوا بێ و حاڵتم ئاوا بێ زۆر سوپاسی هەموو لایەنێکەکەم سوپاسدانەکەم خوا خێر خێرەومەندان باتەوە و سوپاسی هەمووتانەکەم کەسەکەم بە قوربانت بم ئەم ماڵی خۆم نییە ماڵی فڕەکەی مەوەنتیە ئەم ئەزمە هەیە ئەگەر یارمەتیم بێن و بۆم چاکەن زۆرتان مەمنونم ئەم کابرا بەخوا نەخۆشە تازە هیچتێکی بۆ ناکرێ وین لێرە دانیشتون ڕوومان لە کەرەمی خوا و ڕەحمی ئێوەش کردووە کاکە گیان زۆر مەمنونتان هەین بەخوا عەلاجیەوێ ئەگەر کەس ببێ و پارە بێ بۆی بکڕی هەموو ماڵێ باهی 50,000 وڵی گوێمان ناوەتە جاری وە هەر ئەو چاوانە ئەوە دوو جارمان ئەمەلیات کردەوە هەموو جارێت تێکی ژەچنەوانی دڵیشی هەر نەخۆشە بەخۆ دەوامیز ئەکڕێ ئەمە بەس جاری وایە کە نەبێ گوێشی نایلی ئەڵی ڕەح بێخوا بەشتێ هیچ شتێکی بۆ ناکرێن نەوەڵا بە دینارێکی بۆ پەیان ناکرێن هیچ
بەخوا شکر باشە لە گوێچکەکانیان بڵێم زۆر کەڕ و کاسە شکروانە داگەن ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمان هێناوە داواکارین لە خوای گەورە چاوەکانی مام حاجی چاک بکاتەوە خوای گەورە شیفای باو خوای پەروەردیگار ژانێکی خۆشتان پێ بەخشێ و بۆ بڕە هاوکاری ئینشاءڵڵا بەشێک لە مەینەتی و ناخۆشەکانتانی پێ پڕکەنەوە دە بۆ خاتی خوای گەورە خوا یارمەتی ئێوەش بیە خوا ئەوانیشە کە نردوویانە خوا هزار ئەوەمان بیاتە و لە دەردو بەڵاش ئێوەش و ئەوانیش بپارێزێ بە قوربانە بم یەخوا خوا لێیان بەجیاکە یاخوا ئەو دەشە خوا چاکی بۆ بکە کە منی بە ئێوە ناسا بە قوربانت بم یاخوا ئەوانە کە ئەمیانە نردووە هزار ئەوەی تریان ببێ و ببەخشن ئێوەش خوا یارمەتیتان بێ و ئەمرتان درێژ بێ کە لەم بارە بەم ماڵانە ئەگەڕێن و ئاوا یارمەتیمان زۆرتان مەمنون هەم لە پێنجێن دانیشم برا هەر خۆمەوە پیاوم و پیاوەکەم زەلیل کەوتە 2 ساڵە و کەسم نییە و خێرە من یارمەتی مەیە کەلاوەی خەڵکە و بژێ ژیان چییە ئەگە خێرەمەنێنێ نییە بخۆم لە کەلاوەی خەڵکەم ئەوە زستانە هیتەرم نییە فەرشم نییە فەرشیان پار بۆیە نام لە مزگەوتەکان بەخوا فەرشێک زەلامی لە ڕایخوا بۆیە ناو فەرشم لە ژێران نەبووە ئەوەتە خۆ فەرشەکان ماوە ئەم سەربانەکەم ئەمە دڵۆپە ئاکا کەلاوەی خەڵکەتیام ئیتر برا بەخوا بشیوی ژیانم نییە من ئەوە زەلیل کەوتووە تەخت لە ئەرزەکە ناتوانێت بەرز بێتەوە لە ئەرزەکە لە ئەرزەکە بەرز نابێتەوە بە هیچ دەستێکرم جاروای ئەکەوێت لە ئەو ڕۆژێک دەستیم کراڵی میسان دەست بگرێ بە دەستێکی بە منە دەستێکی بە کەوت سەری شکا چوم لە خەسخانە دەرمانم بۆێنە ئەپشتی سەری ئەلیا دوو جا کەوت ئیتر خۆ هەرس و کەوت ناکاو ئاوا زەلیل و داماوە و لە پڕاوای لێهات وەڵڵای سب و ساغ بوو پار مانگی چوار ئەوە مانگی دەیە بڵێ ئەوە 2 ساڵە تەخت لە ئەرزەکە کەوتووە کەسیشم نییە ئەو خوا نەبێ خوا ئاگدارە خواگیان خێرۆمەند چاوەڕێ خێرۆمەنم بۆم بێنە قەسەم بەخوا 5,000 پێسە چاوەڕێەوە خێرۆمەند لە دەرگاکە بە خێرێکم بۆ بێنێ ئێمە لە بەرنامەی بەخشینەوەدا دەگەن لە ڕێگەی خێرخوازانەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاری خوا خێری خوا خێرتان بنووسێ ئیشەڵڵا خێرۆمەند خوایە خێرتان بنووسێ منیش فەرشی پێکرم دایبێم کابرای پێکرم ئەو کەم و کورتەی پێتەواوەکەم خوایە خێری نەبڕێ ئەو خوا خێرە بنگا خوایە ئەوەی خێرەکە ئەو قورئانە خوا سەدەونە بڕژێ بەسەریە یاخوا ئەوەی هاوکاری فەقیرێ وەک منەکە یاخوا هەر بێوەی بێ و خوا ڕستقی با و خوایە سەدەونە بڕژێ بەسەریە من مەمنونم زۆر مەمنونی خێرۆمەنم کە هاوکاری کردوم سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابتان و بۆ دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم کەناڵی پێیام و سپاسی بەرنامەی بەخشین دەکەم کە ئێمە ئەمە سەر کردەوە وەک خۆم ئەم لە دانیشتوی قەڵازم ناوم سالم حوسێن ئیبراهیمە دەستخۆشی لەو کەسانە دەکەم کە هاوکاریان کردوین بە تایبەتی ئەو کەسانی کە هاوکاریان کردوم لە خانووکەیدا سپاسی هەموو لایەکی دەکەم ئەمن لە 2000ەوەی بریندار بووم گولەم پێکەوتووە لە عاجەوە مەرانی بۆ هۆیەوە تقریبەن چەند ساڵێکە من لە سەرجەکەم هیچ شوکارێکیش نییە بڵێ بتوان ئیش و کارێک بکەم چونکە ڕاستی جۆری کەمەندامێکم ڕێژەی زۆرە هیچ شوکارێک نییە بۆمە بتوانین کاسبێک شتێک بکەین بەردەوامە سەر عەرەبانم چونکە جوڵە منێ ناتوانم بڕۆم بە پێیەکانم بۆ سەر عەرەبانەکەش کەسێک دەبێ هاوکارم بێش خێزان زیاتر هاوکارمە کەمەندامە 90,000 دەبێت ژیانی ئێمە چۆن بێ مەسەلەن کەمەندامێک بە 90,400 خێزان مەسەلەن بۆ جۆرە دەبێت تێبینی بکەیت ژیان چۆن دەچێت سەر بەڵێ عیلاج ئێمە کەمەندامان زۆر بەمان عیلاج شتی تایبەتی خۆمان دەبێت بەکاری بێنین بۆ ڕۆژانەمە کاک سامی ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێزتێناوە داواکارین لە خوای پەروەردیگار ناڕەحەتی و ناخۆشەکان بۆ ئاسانکە و ئەو هاوکاری خێرخوازیان بێتە جێگای پڕکردنەوەی بەشێک لە
مەینێتەکانی ژیانتان ئینشاءڵڵا. ئامین یا ڕەبی، دەست و چاوی ئەو کەسانە خۆش بخوات، دەزای بەخێرێ و کەسانە بداتەوە کە لەو قەیرانەیدا و لەو وەزعیدا هاوکاری کەسانی کەم دەرامەت و وەک ئێمە دەکەنەوە. سپاسیان دەکەین، خوا دەزای بەخێریان داتەوە، قالبیان ساغ بێ. دانشجو قەڵازێم و عومەر عەبدوڵەمارم ناوە. سیەکانم نەخۆشن و خاڵێکیان لەسەرە، نەک لە ناو بۆڕیەکاندا نیە، لە دەرەوە بۆڕیەکانە. دەبێت بچمە ئێرانە، هیچ دەسەڵاتێکیشم نییە ئەگەر پارەیەکی وام نییە و قەرزداریشم سەربارەی هەموو شتەکانەوە. پێویستم بە هاوکاریە خزمان و جەنابتانایە ئەگەر هاوکاری بکەن و بەڵکە ئەو حەمەلیاتم بۆ بکرێ و وەڵڵا لە پاییزی پارەوە خوای ئاگای لێ بە مستەمڕیە من لەسەر جێی بووم، لەگەڵ بەڵغەمیش خوێنم هەیە ئێستا، خوێنم پەیدا بووە و خوێنێکی باشش نەکرد، کەم بێ هەر جارێک کۆخەم دێت دەبێت یا خوێنە پڕەدەم. وەڵڵی یاد دە کەسابەتی نەبێ کڕۆیش بە ناشکریوە ناڵم. ئەوە لە پاییزە پاروەرە من دینارێکم پاشکەوت نەبووە، دەسەڵاتم نەبووە، هیچ کاسبێکم بۆ ناکرێ، 3 سەر خێزانیشم. خەو خانۆ تقریبەن وەڵڵا خۆی دەگەین تە 20 ساڵی، 20 ساڵ دەبێ کردومە ئەوش بە ئەگە کردوژمە بە کۆنەداری خانم کردووە. دا ئەوە دیوار و میواریشەوە تاور لێن و خانۆکە تاور لێ و تەماشاکیش بکەگەر لە زستانان چۆن ئەم خانووە؟ وەڵڵی دا نایلۆنی پێدادەین و ئیسی بە کەڵک نەماوە. ئەوە لە دواییژە دەتوانن جەنابەت تەماشاکەی بزانە چۆنە. هیچ دەسەڵاتێکم نییە بەخوای. دەسەڵاتەکەی وەیە تاوم لە خزمەتیە و لە یەکێکی وەکو جەناب هەیە ئەگەر هاوکاری بکەن، لەنا هیچ دەسەڵاتێکم نییە بەخوای. کا حاجیگیان ئێمە لە بەرنامەی بەخشینی کەناڵی ئاسمانی پەیامەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێزت هێناوە، داواکارین لە خۆی پەروەردیگار شیفا بدات و بەم بڕە هاوکاریە بەشێک لە مێنێتەکان کەم بێتەوە ئینشاءڵڵا. بە قوربانی تۆ زۆر سپاس دەکەم و مەمنونی جەنابتان و ئەو کەسانە دەگەر ئەو پارەی کۆ دەکەنەوە و خوا خێریوانیش بنووسی، خوا بە گەورەیە خۆیان خۆش بێ، خوا بە گەورەیە خۆی یارمەتیان بدە. ئەمیشی دەسەڵاتێکم نییە، ئیلا دەسەڵاتەکە ئەوەیە چاوم لە دەستی یەکێکی وەکو جەناب هەیە لە خزمەتی ئەگەر هاوکاری بکەن و ئەو عەمەلیاتەم بۆ بکرێ. ماڵمرە قەڵازەیە 3 منداڵی هەتیومەیە، 2 منداڵێتی ومەیە. وەڵای ئەو دەسەڵاتەم نەبووە، وەڵای مێردم هەبوو دەسەڵاتەوەی نەبوو کارەبای چاکە بڵین کەسێک بێنی کارەباچی بێنی بخۆی کارەبا چاکە لێرە کارەبای گرت، دینارێکن نەبوو، هەر بە کارەباکەی شەید بوو. 2020 ئەی کارەبای ڕێسیم بۆ هاتوتەوە ئی ئاوێ نیمە بیدەم، دایرێک کارەبات و دەڵێ بە سەعاتێ بگۆڕیتم، وەڵا دینارێکم معاش نییە، لەکوێ بێنم؟ تم دەبێت لێم ڕاوەستی دەوری نابێڕ عن سەعاتێ ئاوم نەبەستوە بڵین لەسەر نەبوونیان، وەڵایەتە خانم بەتەلیم قایم کردەوە بەکەداریش کاون دستانە ئالێرە عەرەز بووم شەعنی لایەتیم داناوادەم خوایە کە ژوورەکە پڕ بێ منداڵەکان لابم لێرە لە پاش دەکاتی بارانباریندا دەموتینم بۆ دەخوای بباری چ بکەم؟ وەڵی هەر پاش گۆڕانی خانووی پاش دیواری هەمووی تەقیوە هەمیش کەنیارێکە مەحاشە بە هیچ کێشەم نەبوو، وەڵای تەنگان دستانێم لێ دەستانێ دەم بخوا چۆ ژیان ئەوێ دەگودا بۆ نەچین داراخرکردن داتم ڕۆدار بە من دێن، وەڵای بخۆم نەخۆشیە دختۆیە گوت عملیاتت پێویستە 27 وەرەقە دێ بەس بۆ شەبەکەی باڵۆن، هەر دەسەڵاتەم نەبووە دەخۆرا نابینم چم بەچی بکەم، وەڵای ئەعان چوم لە ماڵێکم پارە قەرز کردووە 3000م قەرز کردە بۆ ماڵ منداڵی وتم بەچی دەمەوە، وەڵای کوڕێکیشم نێوی ڕزگارە 4 خێزەر منداڵیان کرێ چییە هینە قوستانە پلاتین دەراقی دانش دوو ماڵی پێ بەڕێوە ناچن ئەوی وەڵای ژان ئەی موسڵمانان داتێ نیمە یەک دیناریش معاش نییە کەسی کاسپێم نی ئەو هەیە ئەوی شەوە تەلەبەیە ناڵە دینارێک کتێ بڵێ معاشم هەیە هە دینارێکم بە معاش هیچ کێشەم نەبوو ئەعان تینم بواتە وتمە خوایە ئاوڕێکێ مێدەوە ئەعان ئاوەست و ئەمامان
سەر هەوا کردی بەخوا دەعانی بوو لە زێنەکەیدا نیزەکەی حارەبان چاو لەم هاتوتە خوارێ ئەکە ئاو دەستی شکاوە وڵای جا منداوام لەوەیە لە خێرخوازان لە ئەوە لە مسلمانان یارمەتی دوو منداڵ ئەو هەتیواندا بۆ خۆم نا بەس دەخەمێوانم دەنا بۆ خۆم هیچ کێشەم نێ وەڵای بەنان و ئاویش دەژیم بۆ مەکتەب بۆ جلوبەرێک وەکو مناڵی خەڵکن وەک منداڵی خەڵکنین ئەوە مامەستای ئێستا جلەکە بۆ کڕیون ئەو هاتۆ دێگودا هەموو منداڵ جلکی مەکتەبی لەبەر بەسە بنا تم دەنگێمەکە جەلە گڕۆڵە خوا گەورەیە ئەوەش دێگودا بۆم نەکری منداڵان دلیان لە بەرشتی چاکیان لە بەجاوتم ڕۆڵت چ بکەم بۆ لەکوێ بێنم لە بەخاتیۆ منداڵان خێریش دەگاتەوە وڵای تەماشای ماخان و بەرەکەشم کەنەوە هەموو شتم تیاخیون بڵێن دستانان بەس تەماشای خانووی کە لە دوا ئەک ئاودادۆستی شوێنی ئاوێ نیە بڕوە هەولا لای هەموو خەڵکی خانووی کردو بەرزیان کردو بەسی من ماوە دەوێدا کە مێردەکەشم وەڵایەوەی نەبا مەعاشێکی با کێشم نە وەڵای زیندانی سیاسی بوو یەکشتیشی بۆ نەکرا دەناگدەمە لە شوێنێکی مەعاشێک شتێکی هەبا کێشەم نەبوو ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕی ملیۆنێک و 500,000 دینارمان بۆ هێناون داواکارین لە خوای گەورە بۆ بڕە هاوکاری بەخشین تۆزێک خانوەکەی پێچاکەیت و دڵی ئەم منداڵانەش پێ خۆشکەیت و جلوبەرگیان بۆ کڕی بۆ مەکتەب ئینشاءالله خوا خێتان نووسێن توام لە خێرخوازانان هاوکاری مان کرد ئەمە دەتوانم بەی پارەی خانوەکەی بڕێک بچاکەم جلبەرگی بۆ منداڵەکان بکڕم خوا خێرەوەش بنووسی مسلمان ئاژنووسی کە هاوکاری منیان کردووە لێران ڕاستسپاس دەکەم هەتاوێ هێندەی مندی ناشان لێ مەمنونم ڕەبی خوا خێرێ ئێوەش و ئێ مسلمان ئاژنووسی خوایە خوا پاش داشوداتەوە خواتی پێغەمبەری کاک محەممەد تەمەنی 45 ساڵە لە 45 ساڵەوە ئەو برای من لەسەر جێگایە پێشتر زۆربەی کات هەر نەخۆشە گورتیلەکانی تەواو نییە بۆ خۆتان نەزانە ئەوانە شەلەر دەماغە پێشتر زۆر بە ناڕەعەتی ئەمان بردە عیادەکان یان بۆ دەرەوایان پێویستی بە نەک نەفرێک یانی دوو نەفەریشە بوو بەڵام بەڕاستی هیلاکی زۆری دەویست ئێستاش کە لە ڕێگای ئێوەوە هاوکاریتان کردووە بۆ عاربانەیەکی شعنی کە بۆ خۆی بتانی بە شێوەیەکی چۆن ئەڵی بۆ خۆی بتانی بچێتە سەر جادەکان بڕواتە دەرەوە بێتەوە ماڵەوە پێشتر عاربانەی احتیادی هەبووە کە بە نەفرێک یاخود دوو نەفەر توانی ومانەبی بینە دەرێ بە زەحمەتێکی زۆرەوە کە جاری وە هەبووە لە کاتێەوەی لێمان وەرگەڕاوە ئەبێ پاڵی پێوەنین ئەبێ عزیێتێکی زۆری دەوێ بەڵام ئێستا کە تەماشا دەکەین عاربانەیەکی شەحنە کە کەسی ناوێت لەگەڵی ئەتوانێت بۆ خۆی ئیشی پێ بکات و بڕوات و کە ئێستا دەتوانن لە بەرچاوی خۆتان بیبینن ئەتوانێت حەڕەکەی پێ بکات و بچتە پێشێ و بێتەوە دوایە و لەوانە هیچ مشکلەیەکی نەبێ و ئێمە سپاسان دەکەین و دەستخۆشیتان لێ دەکەین و کاک محەممەدیشەوە بخۆی دەتوانێت شارەتتان بۆ باوێ داخوا دڵخۆشە یان نا بەڕاستی ئێستا ئالیان هەستێکی خۆشی هەیە لای کە بەو شێوەیەوە تەماشا دەکات بۆ خۆی کە دەتوانێت بڕوات پێویستی بە کەس نییە ئەو جار ئەتوانێت بچێت بۆ دەرەوە بۆ بازار بڕوە ینی بە تەواوی دڵخۆشە من تەشیدم کە لەوەی براکەی من زۆر سپاسان دەکات و بەڕاستی جێگای سپاسن ئێوە و سپاسی بەرنامەی بەخشینیش دەکەم بۆ هەموو خێرخوازان بۆ ئەو کەسانی کە هاوکاریتان دەکا جێگای دەستخۆشیە و ئێمە سپاسان دەکەین و هیوادارم نمونەتان هەر زۆر بێت بەخۆم و بەناوی محەممەدی برامەوە سپاسان دەکەم و بەخێر بن سەرچاوم. ئەو کوڕم ناوی حوسێنە ساڵێک و 5 مانگەوە لە هاتوو بە عادیسەی ماتۆڕێ هیچ چارەشم نییە کووانێکم پێ نەکراوە کورسی مەجبورم بەخۆوە کوڕێکی چووکەڵم دەستی دەدەینێ وەڵام بۆ خۆم لاقم دێشی پشتم دێشی لێرە
هیچ دەسەڵاتێکم نییە و کورسێ بۆ بکڕم و مەجبورم هەر لە ژوورەیە لەسەر جێ ئەرێوەڵە هەر لە ماڵەوە دەڵە بم بەنە دەرەوە تەحاملم نەماوە لە ژوورێدا ئەمیش ئەو کوڕە چووکەڵەم لەگەڵە 11 ساڵە مەجبور دەگەڵوی دەستی دەدەینە دەیمەینە دەرێ دەێنینەوە و ئەوە دەسەڵاتن نییە جا ئەو کورسێشکاوە بۆم کڕیۆش لێشکە پێم دەسەڵاتم نەبوو بۆی بکڕمەوە دەسەڵاتم نییە بۆی بکڕمەوە چی بۆ بکڕمەوە ناوەڵە ناڕوە ناڵە لاکی شێ ناکە ناڕوە دەبێ نانی دەمێ پاک و خانەیەکەم بابی نەماوە هەموو شتێکم کەوتۆتە سەرخۆ زۆر سوپاسی خێرخوازان دەکەم لیان مەمنونم ئەگە و کورسیان بۆینەوە پێ نەدەچۆ دەرێ زۆر لیان لێ مەمنونم ئەگە بۆیان هێناوە دەسەڵاتن نەبوو ئەمە بۆی بکڕن خوا خێریان بنووسی